ئارۆ 28/1/2017 ئینامی پەڵگا شەنی کاکە عەتای وەشەویستی و کاکە سەباحی و کاکە شاخەوانی ئامن مپەی دەگاوی ئەڵامپی گەرموانە چنگۆرانی پشکەشکەرمی بەگرد و سوور ڕەفیقەوە بە سڵامێ گەرم جای سوورە هێراڵۆ سەوزەیان بەرزەکەوتێتەی بەرزەکەوتێتەی واڵە من تێمان سروەخان سەبرم بۆ تاکەی سەبرم بۆ تاکەی تەموو تۆڵیەکە بەوانیم داشۆکویسانە داشۆکویسانە ڕەفیقی دووەریێ بەوانیم باگر بێزانە باگر بێزانە شەوان شێو ناڵێ سەوزەیان پیشە مناڵانێن پیشە مناڵانێن سینەم دەبسێرگای سروەخان جێی خەیاڵانێن جێی خەیاڵانێن خیاڵی دڵێکە سەوزەگیان فرینی جێپاریە فرینی جێپاریە پەڵێسیەوە بەوانیم گوزەرگە و یاریە گوزەرگە و یاریە شەماڵ دەخیلتیم سروەگیان چون جاری جوارەوان چون جاری جوارەوان عەرزەکەم بێرێ سەوزەگیان گوزەری یاوارەوان گوزەری یاوارەوان سيران صوزك هرمناني وشي هرمناني وشي صلاي وشاباني مجنوي قوشي مجنوي قوشي من بس بواش و بجيات